عملیاتیه که می‌بینید از صبح انجام شده کارشون، ولی متاسفانه ئەو گرتە ڤیددیۆیە دوو ڕۆژ پێش ئێستا یەکێک لە نەخۆشخانەکانی شاری قۆمی ئێرانە. کۆرۆناویروسی هستن که باید چۆسکە بشن. دەیان تەرم دەبینرێن و یەکێک لە شایەت حاڵەکان دیمەنەکانی تۆمار کردو و دەڵێ هەمویان بەهۆی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆناوە مردوون. چەند ڕۆژێکە تەرمەکانیان لەوێ ماون و دیار نییە چیان لێ دەکەن. بڵاوبوونەوەی ئەو ڤیددیۆیە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا، بەرپرسانی نەخۆشخانەکەش ڤیددیۆکە ڕەت ناکەنەوە. بعضن جنازه ها مال 5 روز 6 روز پیشه. وضعیت خیلی وضعیت اسفباریه. خداوند انشالله رحم بکنه. خانواده‌ها دوست دارن متوفاشون رو نگه دارن. حالا بنەماڵەکەیان دەیانەوێت تەرمی کۆچکردووەکەیان تا دەرچوونی ئەنجامی پشکینیەکان بە خاک نەسپێرن، چونکە ئەگەر بەهۆی کۆڕۆنا نەمردبن دەتوانن تەرمەکە لە شوێنی دڵخوازی خۆیان بە خاک بسپێرن. هەر بۆیە تا هاتنەوەی ئەنجامی پشکینیەکان لێرە دەمێننەوە بگیرن و تو محلی که خب قرار دفن بشه انجام. جگەلەوە چەندین گرتەی ڤیددیۆیی هاوشێوە لە شارەکانی ئێران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبوونەتەوە و لەسەر ئەو بنەمایە بەشێک لە پەرلەمانتاران و بەرپرسانی تەندروستی و چالاکوانان پێیان وایە ئاماری قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران لە ئاماری ڕاگەیەندراوی حکوومەت زیاترە. بەپێی ئاماری فەرمی تا ئێستا 2922 کەس لە ئێران توش بوونە و 92 کەسیش گیانیان لەدەستاوە. بەڵام بۆ نمونە غولام عەلی جەحفەرزادە نوێنەری خەڵکی ڕەشت لە پەرلەمانی ئێران ئاماری فەرمی حکوومەت بە گاڵتەجاری ناودەبات و دەڵێ دۆخی شاری گیلان لە قومیش کارە ساتبارترە. لە ئێران هێزەکانی ئەرتەش و سوپای پاسەرانیش بەهانای وەزارەتی تەندروستیەوە چوونە و هەندێک لە شارەکان سیمای شەڕی بەخۆیەوە گرتووە. بە جلوبەرگی سەربازی خەریکی پاکردنەوەی شەقام و شوێنە گشتیەکانن. هەر ئەو وێنانە دەرخەری دۆخی نائاسایی ئێرانە لە بەرامبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا.